پێتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە، زۆر خوشحاڵم بۆ ئەوەی جارێکی ترام لە خزمەتتانە بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی تری دیالۆگ. ئازیزان، ڕۆژی 20 مانگی دا هەڵبژاردننی پارلمانی هەرێمی کوردستان بەڕێوە چوون. پێش لە بەڕێوەچوونی هەڵبژاردن بانگەشەی هەڵبژاردن لەلایەن لایەنە سیاسیەکانەوە لە قەناتە تەلەڤیزیۆنەکانیان و لە ڕێگەی ترەوە و بە تەبلیغاتێکی زۆر لە شارەکانی هەرێمی کوردستان چووە پێشەوە. چۆنێتی پێشبردننی ئەو بانگەشەی هەڵبژاردنە بۆ خۆی جێگەی سەرنجە کە ئەبێ باسی لێ بکەین و هەروەها قوارەی تازەی ئەم هەڵبژاردنە دوای هەڵبژاردنەکەیش مۆزوعێکە کە جێگەی باسی ئەو ڕۆمانە لە کاکەنوەر ئێوە چی ئێوە پێتان وایە هیچ گۆڕانکاریێک نەبووە هەردیسان هەرەمان سناریۆی پێشووە ئێوە بۆ خۆتان باستی چەند خاڵتان کردووە لە نووسراوێکتان بە ناوی معجزەی دیزاینی هەڵبژاردن ئێوە باسیوەتان کردووە کە ئەوە لە یەکدوو شوێن حزبە ئیسلامیەکان نەیانتوانی ڕێبێرنەوە ئەوە نەوەی نوێ هاتە پێشەوە و ئەگەر ئەو جۆرە کە بینین لە زۆر شوێن تقریبەن نەوەی نوێ بوو بە هێزی سێهەم. ئایا پێتان وایە ئەوە زۆر مهم نییە هەرەوەی پێشووە بۆ جۆرەوە کاک عوسمان باسیەکە هیچ هەڵوگۆڕێکی تایبەتی نهاتوۆتە پێشەوە و زیاتر فقط بۆ ئەوەیە کە ئەوان ئەوە پیشان بدەن کە ئەوە هەڵبژاردنێک کرا و ڕێی هاتوۆتەوە ئەو وەختە پارلمانەکەش کارتۆنیە ئێوە لەو بابەتەوە هەڵەن چی؟ کاڵمەحیە من بەنەبێ خۆم سڵاوم هەیە بۆ جەناب و هاوڕێیانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە ڕێزم هەیە بۆ کاک عوسمانیش خۆشحاڵم کە لەو بەرنامەیە بەیەکەوە قساکەین. وەڵا لە ڕاستیە هەڵبژاردننی کوردستان مەسەلەن ئەگەر حسابی ڕێژەی دەنگدان بکەی و حسابی کورسی هێزە سیاسیەکان بکەی و مەسەلەن تعدیلات و ئاڵگۆڕ لە دیزاینی پەرلەمانە زۆر پێک هاتووە. تۆ دیقەت بە لە 111 کورسیەوە پەرلەمانی کوردستان بۆ بە 100 کورسی و لە 11 کورسی کۆتاوە بۆ بە 5 کورسی و جاران ئەگەر 11 کورسی کۆتاکە هەمووی بۆ زۆنی زەر دەچوو ئێستا تۆزیع کراوە لە نێوان زۆنی سەوز و زەر و لە هەمان کاتە مەسەلەن ڕێژەی کورسیەکانی پارتی دیموکراتی کوردستان کەمی کردو هیچێتی نیشتیمانی زیادی کردووە لەوەی نوێ نەک هەر بۆ بەهێزی سێم لە بادینان شوێنی پلەی دووەمی گرتووە لە هێزێکی پلەی دووەمی لە هێزێکی ئیسلامی وەرگرتوێتەوە لە یەکگرتووی ئیسلامی و لە سلێمانی بۆ بەهێزی دووهەم و ژمارەی کورسیەکانی دوو بەرابەر زیادی کردووە و لە باڵەوەدا کۆمەڵە هێزی جیاواز هاتوون. جاوە لە ڕووی خۆ پەرلەمانیش بەچی حساب بکرێ بە ڕێژەی دەنگدەر بە ڕێژەی کورسی بە هێزە سیاسیەکانی تۆ جیایە کە مەسەلەن تێڕوانینەکەت ئەوەیە کە ئەمانە هەمووی وەک یەکە و جیاوازی نییە بەڵام لە حاڵدا پێم وایە دە هێزی سیاسی لەناو ئەم پرۆسە سیاسیە بەشداریان کردووە و دە هێزی سیاسی کورسیان هێناوە کەم و زۆر لە حاڵدا ئەوەی کە یەکێتی نیشتیمانی پارتی دیموکراتی کوردستان جارێک کە ئەکسەریەتی سەڵتەکانیان هێناوەتەوە ئۆپۆزیسیۆنەکانیان ناڕازین من لەو شوێنەیە تێیدی کاک عوسمانەکەم کەم دوێزە بەڕاستی بەێوەزدەگی هەیە بۆ ئەو دوێزە هەردوو چاندوو ناوچەی جوگرافیان بەدەستەوە هەردوو چاندوێزی چەکداریان هەیە دوێزی ئەمنیان هەیە ئیمکاناتی گەورەیان هەیە پەیوەندی ناوچەی نێودەوڵەتیان هەیە و مەسەلەن خەڵکێکی زۆر لەژێر نفوزی ئەم زۆنەیە لەگەڵیانن. ئێستا بە نظری من ئەمە ئەگەر تۆ باسی دیزاینی ناو پەرلەمانکە هەموو ماڵی گۆڕانی بەسەرا هاتووە و یەکێتی نیشتیمانی کوردستانیش بۆ خۆی ڕایگەیاندووە کە ئەوان لەگەڵ ئەو دابەشکاری پێشوونی یعنی داوای هەرێمەکەن داوای وەزارەتی ناوخۆکەن و داوای بەشێکی زۆر لە پشکەکانەکەن و تەنانەت مخالفی هەڵبژاردنەوەی جارێکتریشی مەسرور بارزانین بە سەرۆکی حکوومەت باڵگیر و گرفت و کێشەی زۆری لە بینایە و بنلانەکەش نێوان ئەم دوو هێزە سەرەکیە بوو و هێنانەوەی کورسی و دەنگی زۆری ئەمانی شتێکی واردە ئەمان هەریەکەیان بەخاوەنی دان هەزار کادر و ئەندام و لایەنگر و هێزی پێشمەرگە ئەمانە دەنجانداوە و من مخالفی ئەوە نیم کە
بڵێم وەکو هەندێک لە هێزەکان بانگەشەکەن تەزویر کراوە، یعنی لە هەرێمی کوردستان بۆ ئەم پەرلەمانە بۆ پەرلەمانەکانی بۆ دەنگدانەکانی ڕابردوش لە هەرێمی کوردستان و لە عێراقش و لە بەشی خۆرهڵاتی ناوەڕاست واردە بڵێ تەزویرەکرێ، واردە بڵێ ساختەکاریەکرێ، واردیشە بڵێ لە 3 ملیۆنی خەڵکی کوردستان نزیکەی 1.2 ملیۆن خەڵک دەنگیاوە، واردە بۆی بڵێ ئێران دەخالەتی تیاکە، تورکیا دەخالەتی تیاکە، عێراق من ئەمانە وتووە. بەڵام قسەکەوەیە کە مەسەلەن بەداخەوە کە ئەو هێزانەی کە کورسی ناهێنن یا مەسەلەن تەوەقوعەکانی خۆیان ناچێتە سەر جۆرێکی تر زەڕ بەسەر هەموو بەسە هەڵبژاردنەکە هێنن. بە نەزەری من ئەبێ واقعیانە ئێمە کات هێباسی چیەکەین، ئێمە باسی هەڵبژاردنی کوردستانەکەین، ئەوە کەرەسەکەیەتی، ئەو خەڵکەکەیەتی، ئەو هێزە سیاسیەکەیەتی، ئەو پەرلەمانەکەیەتی. ئێستا ئێمە لەگەڵ نەتیجە قسەکەین، نەتیجەکە هەرچی چۆنێکە و لە دنیاشا لەگەڵ نەتیجە قسەکرێ. یعنی بۆ معلوماتی جەنابەت بە چەند لەو هێزانە 2-3 ڕۆژە گلەی و ناڕزایەتیان هەیە لەسەر ئەوەی کە ئەوان بایکۆتی پەرلەمانەکەن. باشە کەچی ئەم ڕۆندە لە ئەندامەکانیان نەخێر ئێمە نایکەین. یعنی قسەکەوەیە کە ئەوە ئەگەر پەرلەمانەکە 100% بێغەل و غەشیش بێ هیچ مەسەلە ساختەکاری شتیان نەکرێت، یعنی ناکرێت بڵێ ڕەش یاسبی. بە نەزەری من واقعیەتی کوردستان ئەمەیەکەی بینی و پێشم خۆش بوو، پێشم خۆشە ئێستا نەوەی نوێ حکوومەتێک پێک بێنە جیاواز لە یەکێتی و پارتی، پێم خۆشە هێزە ئۆپۆزیسیۆنەکان موحەد بن یا ئەوەندە کورسیان هەبێ حکوومەتێک پێک بێنن لە دەرەوە یەکێتی و پارتی. ئەمە هێشتا ڕووی نەداوە، هێشتا ڕوو نادا. مەسەلەن تەنها بۆ معلوماتی جەنابەت لە ماوەی 48 سەعاتی ڕابردوو دوان لە ڕابەرانی ئەم حەرەکە ئۆپۆزیسیۆنانە ینی هێندە قسەیان لەسەر یەک کردووە، یعنی مەسەلەن چۆنەکری ئەمە بە فراکسیۆنێک بە گروپێک وەکو ئۆپۆزیسیۆن. من قسەکەم ئەوەیە ئەم حاڵەتایە ئەم هێزانە بە هەمویان ئایا ئەتوانن ببن بە یەک 15 ئەم لەگەڵ حەبەی ئەم هێزەکانی تر ناتوان حکوومەت پێک بێنن، کە من پێم خۆش بوو حکوومەت ئەم جارە بە شکلێکی تر پێک بێ لە دەرەوە یەکێتی پارتی. ئەوە یەکێکە لە فایلەکان کە یاێ بڵم یەکێکە لەو دۆسیانەی کە ئاکرێ مەسەلا قسەی لەسەرکەین کە لە ڕووی قانونیەوە ناتوان 50 زای تاوکەن. باشە حاڵەتی دووهەمەوەیە پارتی دیموکراتی کوردستانیش ناتوانێت بە تەنیا حکوومەتێک پێک بێنە لەگەڵ ئەم هێزانە و یەکێتی نیشتیمانیش ناتوانێت، کەواتە دێتە سەر چی؟ دێتە سەر هەمان سیناریۆ ڕابردوو یەکێتی و پارتی محکومن بە ئەوەیەکەوە حکوومەت پێک بێنن، جا بە خۆشی یا بە ناخۆشی، جا بە فشاری ئێران و تورکیا و عێراق و ئەمریکا یا بە ڕەغبەتی خۆیان و ئەمێنێتەوە لەسەر چی ڕێگەکەون. بۆ بە نەزەری من دوێنێش بەحسێکمانە بوو لەگەڵ نوێنەری ئەم کۆمەڵە لایەنانە، ئەوان پێیان وا بوو ئەو حکوومەتە هەری یەکێتی پارتیە. من یەک قسەم کرد ئێساشەیکەم ئەم حکوومەتە بەس بۆ یەکێتی پارتی باشەکان نەخە هەچی بچێتە ناوی وەکو گۆڕانی لێتی وەکو هێزە ئیسلامیەکانی لێ زەرەری لێکەن بۆ خۆیان دروست کردووە بۆ خۆیان نەبێ، یعنی لە دەرەوەی ئەوان هەر هێزێکە چێتە ناوی 2000 خەڵی دەنگی پێ نادا، خەڵی لێ دوورەگەیەدەوەڵێ چوونە پاڵ دەسەڵات، چوونە پاڵ گەندەڵی. بەهەرحاڵ من هیوادارم بۆ ئەم هەڵبژاردنە تەحسیل حاصل ئەوەیە بێکێشە و گرفتی شتێ ناپەڕێت، بەڵام هیوادارم بۆ داهاتوو بۆ هەڵبژاردننی داهاتوو لە بۆ پەرلەمانی کوردستان ئۆپۆزیسیۆن ئەوە نەبێ حزبێک بتوانێت 50 زایدێک تەواوکە بۆ خۆی حکوومەتێک پێک بێنێ بۆی ئەوەش ئەزمون کەیت تەزرەوی ئەوانەش ببینین. و منەوە بەمانایەکە ئیدی حکوومەتی هەرێمی کوردستان بکەم کە گەندەڵی نییە، ئاو نییە، کارەبا نییە، خزمەتگوزاری نییە، بەڵام بۆ قسەکەمەوەیە لەگەڵ ئەم ژمارەیە لەگەڵ ئەم نەتیجەیە ئێستا قسە بکەین و مامەڵە. ئەنوەر ئەو جۆرەی وا کاک عوسمان باسیەکات ئەو هێزانە چیان هەیە و هێزانە داهاتی وڵاتیان بەلای خۆیان نابردووەوە نەیانتوانێت بە شێوەیەکی یەکسانی یا بە شێوەیەکی ئینساندۆستانە دابەشی بکەن. بەڵام لەلایەکی تر ئێمە بینین هێزی وەکوونەوەی نوێ ئەوەندەی من ئاگدار بم هێزی چەکداری نییە، بەڵکو قەناتی تەلەڤیزیۆنی هەیە و ماوەشە ئەوە وەکو ئۆپۆزیسیۆن ئەوەی واتوانیوێتی کردوێتی و لە زۆر شوێن هەروەکو بە خۆشان ئاماژەتان پێکرد بووە بە ڕقم 2 یا ڕقم 3 لە ڕیزی ئەوانەی وا هاتوونەتە پێشەوە.
لە لایەکی ترەوە بینین گۆڕان کە بۆ خۆی لە بنەماوە هێزی چەکداریشی هەیە لە بنەماوە لە یەکێتیەوە هاتوۆتە دەرەوە ئەو توانایە نەماوە ئەوە چۆنە ئایا ئەو بەو شێوە عوسمان باسیەکە ئەکرێ یاکو ئەکرا هێزێکی چەکداریش نەبووە سەرۆت و سامانێکی زۆریشی نەبووە وەکوونەوەی نوێ بەهاتایەتە پێشەوە. ئەنوەر دەنگتان چڕا ئایا ئینتەرنێت شێ لە لای ئەوان ڕۆیشت بێت ئێمە بەردەوامە بین لەسەر بەرنامەکەمان تا کاکەنوەر دێتەوە هیوادارم هاوڕێیانم لە بەشی تەکنیک دیسانەوە پەیوەندی پێوە بکەن وا دیارە ئەبێ دەنگ لە لای ئەو نەمابێ کاک عوسمان دەنگی منە بیسنەوەی تر کێشەیەک نییە زۆر باشە. کاک عوسمان ئێوە بۆ خۆتان بایکۆتتان کرد ینی ئەو هەڵبژاردنتان بایکۆت کرد و معنای ئەوەیە خۆتان دوورە پارێز گرت و ئەتانتوانی وەکوونەوەی نوێ مەسەلەن ئێوەش هەوڵێکتان بدایە جا هەر ببایەتن بە ئۆپۆزیسیۆنێکی قەویش حەدنەر نەچنە پارلمانیشەوە دەسەڵاتیشتان نەبێ ئەتانتوانی ببایەتن بۆ ئۆپۆزیسیۆنێکی بەهێزتر بۆ ئەو کارەتان نەکردووە. پێش هەموو باجار لەسەر ئەوەی نەوەی نوێ قسە بکەین هەڵبەت ئێمە سەر جوابی ئەو پرسیارەشت لە ئەزای خوێنەوەی کە نەوەی نوێ هاتوۆتە هەڵبژاردنەوە و 15 کورسی هێناوە پێشتریش بە سەردە 11 هێناوە ئەمە زای خوێنە جۆرێکە لە واقعەتێک کە ئەگەر ئەمە نەگەوە لە قسەکانی پێشتوچە ئاماژەم پێکرد ئەگەر نەگەوە هەم پەنجاویەکەکەش بێنە ناتوانێت حاکم بێ ناتوانێت دەسەڵات گرێ ناتوانێت ئەسەن وەزەکە شێوێ ڕەنگە شەڕێکی گەوری تیا بخۆمێ بەڵام وەکو دیکۆرێک لە ناو هەڵبژاردنەکانە ئەمانش هەبن بۆ یەکێتی پارتی خراپ نییە نەوەی خۆی زانێ هێزی هەبێ هێزی نەبێت چەگارێ بێ نەبێ ئەتوانێت مەجالەکەی بچێتە ناو یاریەکەەوە و ئەو یارێ بۆ ئێمەش هەیە من نەفیەوە ناکەم کە بۆ ئێمەش نەبێ بەرحاڵ مەبەستەوەیە کە بە بۆچینی من نەوەی نوێ ئێستا لەم 15 نوێنەری کە هێنایەتێ پێشەوە بۆ بەڵا بووی نازانێت بچێتە دەسەڵاتەوە وەکو گۆڕان ئەشتێپی وەکو کاگەنەر ئیشارەی بووە هەچی بچێت دەسەڵاتەوە لەنا ئەم حکومەتە ئەو نفوذ و ئەتبارەی نامێنێ ناشتێ نازانێت چی بکە ئەو 15 نوێنەری چۆن بەکارێنە معلوم نیێتە ئەسا ئەوەی کە ئێمە بۆچی بەشداریمان نەکرد بەڕاستی ئامادەی خۆمانە ئەوە واقعەتێکە من ناڵم لەوەی کە ڕاستە عمومەن بە ئەوەی کە ئەنی ئێمە ئامادە نەبووین نەمانتوانی ئەم بەشداری ئەچەنە پێشتر ناوەکەمان نردبووە کۆمیسیۆنی باڵا وەکوون هەموو ئەحزابێکە مجازی لە کوردستانە ناوەکەمان چوو بووە بەڵام دوایی کە بمانێ بەشداری بکەین مانێ بەشداری بکەین ئەو ئامادەیەمان نەبوو ئێمە شەڕەکە نەمانتوانین بچینە ناوی ئەمە هەر شەڕەکە چین ناوێ بە ئامادەکاری باش و بچینە ناوی بە بەرنامەی باشترەوە بە ئامادەی باشترەوە بە هێزی بەخترەوە بەڵاتە دێمەوە بۆلاتان چونکی ئەو باستان بۆ تۆزێ جێگەی کاکەنوەر هاتووەوە نازانم هاتوین کاکەنوەر بێنینەوە بەڕێزان کاکەنوەرمان هات بەڵێ کاکەنوەر لێرەیە بەڵام لە شاشەکە من نایبینم هاوڕێیانی تەکنیک تکایە بێنەوە سەر شاشەکە بابێتەوە کاکەنوەر من ئەوە هاتیتەوە زۆر چاکە کاکەنوەر لە پرسیاری پێشووە کە بەداخەوە نازانم کێشەی کارەبا بوو یا کێشەی تەکنیکی بفرا بەڵێ ئەوەی شاید هەر خەتای ئەو دەستگای حکومیە بێک ئەوەی لێ هاتووە کێشەی کارەبا زۆرە بەڵام پرسیارەکە ئەوەیە کاک عوسمان باسی ئەوەی کرد و پرسیارشمە لە جەنابیان کرد باسی ئەوەی کرد کە ئەوان ئامادە نەبوون پرسیارەکە ئەوەیە خۆنەوەی نوێ هێزی چەکداری نییە نەوەی نوێ توانی ببێ بە هێزێک لە زۆر شوێن بوو بە بۆ جۆرە بۆ خۆتان ئاماژەتان پێکرد بوو بە دووەم و یا بوو بە سێهەم لە ڕێزبەندیەکانە بۆ مەسەلەن هێزێکی وەکو گۆڕان کە بنەماکێشی لە یەکێتی نیشتمانیەوە هاتووە ئاوا دابەزی خۆ ئەویش هێز چەکداریشی تا ئەندازەیە کەر هەیە و هەروەها مێدیایشی هەیە بۆ خۆی توانی تەبلیغات بکات هۆکارەکەی چی بوو ئەو جێگۆڕکەیە لە چیا بوو ئایا شەفاف نەبوون یاکو ئەوەی کە نەوەی نوێ بە شێوەیەکی تر هات بەرنامە و سیاسەتەکانی خۆی پێشکەش کرد زانی کامەحیا خۆشتان باستان کرد بزوتنەوەی گۆڕان بە 25 کورسیەوە و بەوەی کە هەژمونێکی زۆری هەبوو لە ناوچەی سەوز نەیتوانی ئاڵگۆڕێک پێک بێنێ و نەیتوانی مامەڵەیەکی تەندروست لەگەڵ یەکێتی پارتی بکە و دەرەنجام پارتی دیموکراتی کوردستان پەرلەمانەکەی داوای لێبەردنەکەم کاکەنوەر ماملەی تەندروست چییە بابینەران بزانن
معاملەی تەندروست ماڵی تەندروست مەسەلەن خۆ لە هەموو دنیاە ئۆپۆزیسیۆن بەرنامەیەکی هەیە تەدریجی مەسەلەن ئەم 5 خاڵە ئەم ساڵ جێبەجێیەکەم ئەو 5 خاڵە ئەو جێبەجێیەکەم ئەوان یەکسەر ئەزانی کەوبوونە ژێر کاریگەری ڕووداوەکانی بەهاری عەرەبیەوە کە یەکەمین دروشمیان ئەرحەل بوو بە حکوومەت وە ڕووخاندنی حکوومەت بوو ئەم دوو هێزە کەوتنە خۆیان وتیان کەواتە مادەم ئەمە نێتی خراپە نێتی داڵگۆڕی دەستی دەسەڵاتی نییە ئەوان مەسەلەن ئیتر کەوتنە خۆیان و لە ڕێگای هێزەکانیان سەرۆکی پەرلەمانیان داخست ئەوە یەک دووهەم باشە وەختێک کە تۆ 10 ساڵ دەی بانگەشەی ئەوە کە ئەم حکوومەتە دیکتاتۆرە و گەندەڵە و دزە و مافیایە و هەرچێکە کەچی خۆشی دوابی بە شەریکی وە نەکەرەبی بە شەریکی بەشە لە وەزیرەکان و کابینەکە دەکڕێت بەشە لە کادرەکانت دەکڕێت و تەنانەت قسە نهێنیەکانی کۆبوونەوەکانت دەبا بووی ئەوە دوو سێهەم خەڵک پێی وابوو ئەم بزوتنەوەی ئەتوانێت مافەکانی و عەدالەتی کۆمەڵایەتی و ئازادی بۆ خەڵک بەدی بێنێ بەڵام نەیتوانی ئەوە بکە وە لە ئەخیر لەحزەشیان هاتن ئەوەی کە چەند ساڵەیەکێتی و پارتیەکەن و ئەم هێزانە ڕەخنیان لێی هەبوو تەوریسیان کرد هەموو کۆمەڵەکان خسەسە کوڕەکانیان خۆم پێم وایە ئۆپۆزیسیۆن جارێکتر نەوشیرۆ مستەفای دروست نابێتەوە بۆ ئیمکاناتێکی هەیە بۆ لە مدەتیشەکەم هەبتوانێت ئەوە خەڵکە کۆکاتەوە 25 کورسی بێنێ بەهەرحاڵ هیوادارم ئۆپۆزیسیۆنێکی چالاک دووبارە بێتەوە بەڵام بەئەخیرەن چی کرد بەئەخیرەن هەرەوەی کرد کە بە پسەکانی ژێری پارتی کردویانە خەڵک لەم ئۆپۆزیسیۆنە نیگەرانە بێ ناڕازیە بێ و ئەمە بەڕێی من بەشێک لەو اعتراض و ناڕزایەتی گەرموغڕی شەقامیشی سرات کردەوە ئەمە خاڵێک لە هەمان کاتارە دەنگانەیە چێ بۆ نەوەی نوێرە و دەنگانەیە چێ بۆ ملاولە خەڵک جەنابی عوسمانیش گوتی خەڵک ناتۆ دەستە شەقام و دەنگ نادا بۆ ئەوە خەڵکە ناڕازیە بۆیە دەنگیاوە بە نەوەیەوە بە نەزەری من نەوەی ڕەنگە خاڵێکی باشی ئەو بێت تا ئێستا نەچۆتە ناو حکوومەتەکەەوە وەکو پێشتریش گوتم بە تەجربەیە و میزانە کە ئێستا ناو حکوومەتەوە خەڵک پێی وایە بەشدارە بن لە هەموو نەهامەتیانی بەسەریان دێ و لەگەڵەوەشە دیقەت بە هێزێکی وەکو چەپ من نازانم کە عوسمان چەنە حیزبی شیوعی کوردستان بە هێزێکی چەپ ببینێ حیزبی شیوعی کوردستان حیزبی زەحمەت کێشان کە حرەکەتی چەپن کاکە بوونە پاشتۆی حیزبی سۆسیالیست لەگە حیزبی سۆسیالیست هاوپەیمانێ کورسیەکەش ئەو بردوێتی ئێمەسە لە حیزبی شیوعی ناتوانێت کاک مەحیجیان ناتوانێت کورسیە کۆکاتەوە لەم هەرێمەی ئێمە بەشدار نییە لە ئەتراز و ناڕزایەتی خەڵک نوێنەرایەتی بزنەوەی کرێکاران ناکە لە خۆپشاندانی سەر شەقامەکان نییە لە کوچە و گۆڵانەکان و زەواحی شارەکان و لەگە کرێکار و هەژار نییە لە هەر شوێنێک لەگەڵ حکوومەت یا لەگەڵ یەکێتی بووە یا لەگەڵ پارتی بووە ئێ باشە ئەی دەنگدان چۆنە ئەی خەڵک چی بکاکیان دەی باشە بانم پێ بڵێم لاهوری شێخجەنگی ئۆپۆزیسیۆنە ئەتوانێت ئەتراز و ناڕزایەتی خەڵک کۆکاتەوە هاوسەر و چێتی بووە هەرچی کابینەی پێشوە ئەو دایناوە ئێستا خێرە یەکێتی بۆ بە خراپترین و ئەم بۆ بە فریشتە ئەخدەی ئەمە نوێنەرەکانن کاکە یەکگرتو کۆمەڵ کە خۆیان ناوناوە ئۆپۆزیسیۆن لە کابینەیەک بەشدارن لە کابینەیەک بەشدارنین لە نیوەی کابینەکە دێنە دەرەوە کاکە گیان خۆم خەڵکەش تێڕوانینی هەیە هەستی هەیە ئەڵێ تۆ معقول نیە لە نیوێ ڕێگا لەگەڵ یەکێتی و پارتی ئەندا پەرلەمانت هەیە ئەچی هەموو پەرلەمانی هەمویان جگە لەنەوەی نوێ کاکە هەمویان هاتن لە ئەخیری کۆبوونەوەکانی پەرلەمان دەنگیاندار بە موچەکانی خۆیان و ئامادە نەبوون موچەخانە نشین و خەڵکی هەژار و فەقیر لە 200,000 بکەن بە 300 کەچی پێداگیریان کرد لەسەر 6 ملیۆنی موچەکەی خۆیان ئێمە یەکێتی و پارتی کردی هێزەکانی تر بۆ کردیان قسەکەوە بەهەرحاڵ ئێمە هەرچی بڵێن پەرلەمان و لەم فۆزایە لەم جوگرافیایە لەم ژینەی کوردستان ئەمە ئەگەر هێزێک و بەدیلێکی باشتر هەیە وەڵای من پێم خۆشە خەڵکیش پێی باشە بەدیلێکی باشتر بێت بەڵام واقعیت ئەوەیە کە یەکێتی پارتی ئیتر خەڵک دەنگی پێداون ئەوە خۆیان ئەڵێن کاکە ئەوە خەڵک ئەساس پارتی سازا دەنگێناوە ژێری سازا دەنگێناوە خۆ ناتوانانی بڵێ کاکە تۆ ناتوانانی حاکمی ناتوانانی لە وڵاتەوی خوا هەموو کەسیش ئەوەی کە گلەی و ڕەخنەیە ئەیزانێ بەڵام لە هەرحاڵدا خەڵک پێی وایە ئەم دوو هێزە بەرژەوەندیانە پارێزن نوێنەرایەتیانەکەن دەنگیان پێدەن جا ئەوە مەسەلەن خۆ تۆ دیقەت بێ هەموو جاڕڵین تەزویر خۆ چەنە تەزویرەکەکان ینی ئەبێ من قسەکەم ئەوەیە بەو هەموو ڕەخنە و کەموخورێەوە بەڵام واقعیەتەکەوەی کە پەرلەمانی کوردستان ئێستا ئەم هێزانێتیایە مەسەلەن ئەوەی وتم بۆ خۆی ئەتوانێت دایان کەموخوڕی لەسەر بێ
جوابی پرسیارەکە گەیشت بەڵام کاکەنەوە هیوادارم لەگەڵم بیت کاکەنوەر بانگەشەی هەڵبژاردن زۆر جیاوازتر بوو لەوەی پێشوو مەسەلەن تۆ ئەگەر ئەوڕێک بدەینەوە لە بانگەشەی هەڵبژاردننی دەوڕانی بەڕێز مامجەلال یاکو پێشتر نوعی قسەکردن لەگەڵ خەڵکا لە مەجموعە عمومیەکانە بە نوعێکی کە قسە لەگەڵەکرا ئەم جارە ئەبینین ڕەوشێکی تازە هاتوۆتە پێشەوە ئایا ئەوە نامۆیە لە کوردستانیا ئەسخەزا ئەوە بوو بەهۆیەوە کە یەکێتی بە تایبەت کە ئەو ڕەوشە زیاتر لەلایەن یەکێتیەوە چوە پێشەوە بێنێتە پێشەوە جالەوە ئەگەر ڕخنەیشمان ببێت لە هەندێک نوعی قسەکردنێک کە شاید تأثیر دابنێتە سەر فەرهەنگی کۆمەڵایەتی لەسەر کولتوری کۆمەڵایەتی تأثیر دابنێتەوە لە کۆمەڵێکی زۆر بڵێن چەند هەزار نەفەریە تۆزێ شاید قسەیەکی ناشیاو بکەیت و ئەوە جێ بکەوێت و لە تأثیری دابنێت چەنە پێتان وایە ئەوە باش بوو یا نابێ بکرێت یا نابێ بەو شێوە ڕەفتار بکرێت وەڵا حێسەبانەت بانگەشەی هەڵبژاردنەکە لە ڕاستیە قۆناغێکی تازە بوو بەوەی کە سەرۆکەکان خۆیان هاتن ڕاستەوخۆ بەشداری بانگەشەی هەڵبژاردن و کەمپینەکانیان کرد و هۆکارە ئەسلێکەشی خودی بەڕێز بابڵ تاڵەبانی بوو مەسەلەن وتار و لێدوانەکانی هەم حەماسی و هەم نەقد و ڕەخنەیەکی زۆر لە پارتی دیموکراتی کوردستان کە دیارە جەماوەڕەکەی ئەوەی پێویست بوو و دوایی ئەوەش وای کرد کە کاک مەسعود بارزانیش وەکو سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان خۆی سەرپەرشتی حەملەکە بدا و هێزەکانی تریش یعنی لە هەمویان کەسە یەکەمەکانیان هاتنە ناو کەمپینەکەەوە و لە ڕاستیە ئەم کەمپینە لەوانەیە لە هەندێک شوێن تون بوو بێ بەڵام بینیتان کە ئەم کەمپینانە و ئەم بانگەشانە وای کرد کە دەنگدەری یەکێتی و پارتی زۆر زیاد بکە و بخۆش دەزانی چونکە ئەم نافسەکە لە بینی ئەم دوانایە لەبەرەوە دەنگدەری هەردوو لایەن ڕێژەکەی بە شکڵێکی بەرچاو زیادی کرد و خۆش دەبینی زۆر جار لە وڵاتە لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە وڵاتێکی وەکو ئاوا پێشکەوتو هەندێک جار لەو بانگەشانەیە ئەنوا تۆمەت و قسەی توردوانە ئەدرێتە پاڵ ڕەنگە پەیوەندی بەوە بێ فەرهەنگەکە زۆر مۆدێرنتر و تۆلەرانسترە ئەگەر نا پێم وایە ئەوەی ئێرە تا ڕادەیە قورس بوو هەندێک قسە و بابەتی تێکدا ڕەنگە قورس بوو بێ بەڵام وەکو خۆیان هەموو جارێکێتی پارتی هێڵن ئەوە تای هەڵبژاردنەوە 2000 ڕێگەکەونەوە و هەموو شتانە کۆتاییان پێدێ ئەرشی بەکرێن واوەیە مێنێتەوەی تر ئەکەونە سەرەوەی جێبەجێکردنی پۆستەکان و حکوومەت چۆن پێگەێنن بە نەزەری من ئەوە هۆکارێکی گرنگ بوو و کاریگەریشی هەیە لە هەموو دنیا خطاب و بانگەشە و پرۆپاگەندەی هەڵبژاردن کەم زۆر عینی هەیە بەڵام من پێم باش و قسەی جەنابێت مەسەلەن کاک عوسمان و حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستان من پێم باش و بەشداری ئەو دەنگدانەیان کردایە و حتمەنەوە خطابێکی جیاوازتریان هەیە من پێم وایە بەڕاستی نوێنەرایەتی بیستنەوەی چەپ و کرێکاریەکەن لە کوردستان ڕاغمی ئەوەی ڕەنگە وەک خۆیانتیان ئامادەسازی جەماوەری یان تەکنیکی یان ئیمکانی مادیان نەبێ بەڵام پێم باشە بەشداری بکەن و دەورونەخشی زۆرتریان نەبێ وەلانی کەم نوێنەرایەتی بزوتنەوەی چەپ بکەن ئاخر خۆ بزوتنەوەی چەپیشە لە خۆی و گەشە ناکە خۆ لە خۆ پاشەکشەی نەکردووە بۆ قسەکەشم لەوە دێ بەڕاستی و هێزانەی تر ینی قورسە ئینسان باوکە کاوانە هێزی چەپ و کۆمونیستی و کرێکارین نەک لەبەرەوەی تەنها شەریکی یەکێتی و پارتین ینی لە خطابیانە لە قسە و بانگەوازیانە بەڵام من ئەوە بڵێم مەسە ئێمە هەرچی چۆنێ وەسفی ئەم هەڵبژاردنە بکەین مەسە هەرچی چۆنێ نەقدی بکەین با من خاڵێکت پێ بڵێم لە هەڵبژاردننی 2021 لە هەڵبژاردننی 2021 بۆ پەرلەمانی عێراق لە 164 خەڵکی کوردستان بایکۆتی ئەو هەڵبژاردنەی کرد بوو کەچی لەم جارەیە تەنها لە 128 خەڵک بەشداری کردووە لە 172 خەڵک دەنگیاوە ئەوە بە نەزەری من بەشێکی پەیوەندی بۆ بانگەشە بزانەوە هەیە بەشێکی پەیوەندی هەیە بە ئەو ملیانێتندێکە لە نێوان هێزە سیاسیەکانە هەیە و بە جەماوەری یەکێتی و پارتیەوە هەیە و لەلایەک تریشەوە هەموو هێزەکان پێش کۆتایی ئەنجامەکان وتیان ئەم جارە تەزویر ناکرێ هەموو هێزەکان وتیان ئەم جارە تەزویر ناکرێ کۆمیسیۆنی سەربەخۆی بژاردنەکانی عێراق دێ سەرپەرشتی کارەکەکە کەچی دوای 24 ساعت لەم قسانەی خۆیان پەشیمان بوونەوە وتیان پرۆسەکە
هیچی بەسەریتەوە نییە و هەڵبژاردن نییە و هەمووی تەزویرە. هۆکارەکەیەوە بوو کەسەیەکەمەکان خۆیان هاتن بۆ بانگەشی هەڵبژاردن و وتارەکانی بابڵ تاڵەبانی تاسیری زۆری هەبوو لەسەرەوەی کە پارتی دیموکراتی کوردستانی ڕاکێشێەوە ناو بانگەشی هەڵبژاردن و کەسەیەکەمەکانی حیزبەکانی تریش دوا بەدوای ئەوان هاتن و خطابەکەشی جیاواز بوو لە خطابی پێشوو زۆر تون بوو بەرامبەر پارتی دیموکراتی کوردستان و ئەوە وای کرد هەم دەنگدەری یەکێتی زۆرتر ئەکتیفکە و تەنها دەنگدەری پارتیش کەوتەژێت تاسیری ئەمەوە و لایەنەکانی تریش دوا بەدوای ئەوە هەر کەسیان کەسی یەکەمەکانیان هاتن و لەگەڵ لە بانگەشی هەڵبژاردنە بە نەزەری من هەندێک جار زیادەڕەوەی یەکرێ هەندێک جار تون دەبێت بەڵام کاریگەری خۆی هەیە. ئەوە ویستم لە دوایەوە ئەوە بڵێم بڵێم لە هەڵبژاردنەکانی ئەمجارەی پەرلەمانی کوردستان لە 1970 خەڵک دەنگیەوە 1920 بایکۆتی کردووە کەچی لە هەڵبژاردنەکانی 2021 بۆ پەرلەمانی عێراق لە 1960 خەڵک بایکۆتی کرد بوو دەنگی نەدابوو. ئەوە پەیوەندی هەیە بۆ بانگەشەی هەڵبژاردنەوە پەیوەندی نەتیجەکەی هەر ئەوەیە ئەوەی جاری پێشوو هین کراوە ینی بایکۆت کراوە هەریکێتی و پارتی هێزی سەرەکی بوون ئێستا ئەو هێزانەی پۆزیسیۆن لێ گەڕین کە کەمێکم تریا زیاتر بەڵام دیسان ئەمە جارێش کە هاتوون خەڵکەکە 72% هاتوون بەشداریان کردو هەر دیسان هەر ئەو دەموچاوانەیە و هەرم و هەمان حزب و لایەنانەیە کە هاتوونەتە سەر ینی فەرقێکی وای نەکردووە پەیوەندی ڕاستەوخۆی بە گەرمگوڕی و بانگەشی هەڵبژاردنەوە هەبوو ململانەیەکی تون لە نێوانێشێتی پارتی هەبوو لە دەورەی پێشوو وا نەبوو بە بیانی ئەوەی کاکە ئێمە لەگەڵ عێراق ململانێمانە لە شەڕ و ناکۆچیین با دەنگمەی خەڵک ئەوەی قبول نەکرد بەڵام کاتێ دێتە سەر ململانەی سەختی یەکێتی و پارتی ئەوە یەکێکە لە هۆکارەکان بە نەزەری من و ئەم هێزە ئۆپۆزیسیۆنانەش کە دێن مەسەلەن وەک وتم خطابەکانیان هێندە توندە لە سەرەتاوە ئەی ڕوخێنین ئەوان هەمیانەکەونە خۆیان ئەم حکومە ئەم دوو هێزە بۆ چۆن دەرباز بن لەمە ئیمتیازەدەن وعد و بەڵێنی زۆرەدەن مەسەلەن تاعینات دەست پێکە چی دەست پێ هەموو خەڵکی زۆرتر پێتە پای سندوقەکانی دەنگدان جام ویستم ئەوە بڵێم بە هەرحاڵ ئێستا قسەکە لەسەر ئەوەیە هەڵبژاردن تەواو بوو و لەم هەموو ڕەوشە ئاڵۆزەی منتەقەکەیە کە هەندێک کەس گرێوی لەسەرەوە کە ڕەنگە هەڵبژاردن نەشکرێ هەڵبژاردن کرا قسەکەوەیە دوای ئەم هەڵبژاردنە ئایا نەتیجەکانی ئەتوانێت یەکێتی و پارتی لەسەر مێزی مفاوەزات کۆبکاتەوە بگاتە نەتیجە کێشە و قەیرانی زۆرتری لێ پەیان نەبێ و بتوانێت بە قاژانجی خەڵک تەواو بێ. من وتم لە بەرنامەیەکە لەم ڕۆژانە وتم یەکێتی و پارتی 130 بڵێنانەی لە بانگەشی هەڵبژاردن بە خەڵکیان داوە جێبەجێکەن زۆر باشە 130 بەڵام جێبەجێ نەکردنی ئەمە بەڕاستی خەڵک عاجزەکە لە دەنگدان تووڕێی ناڕەزایەتی خەڵک زۆرترەکە و لە هەمان کاتا ئێمە ئێستا بەدیلێکی حازریشمانیەوە گوتم ئەو سیناریانەی لەبەردەستە هیچ کام لەو هێزان ناتوان حکومەتێک پێک بێنن خۆ ناشکرێت لەسەر وڵاتە لە فەراقێکی ئاوا بمێنێتەوە بۆیە هیوادارم یەکێتی و پارتی بارودۆخەکە لەبەر چاو بگرێن و ئەو هەموو گلەی و ناڕەزایەتی لەسەریانە لە مەسەلەی ناعەدالەتی و گەندەڵی و ناکۆچی و ململانێ و نەبوونی خزمەتگوزاری ینی 130 بانگەشە بەڵێنەکانی کەەوە خەڵکیان داوە جێبەجێکە. پرسیارێکم هەیە طبعا شاید بە مەوزوعی ئەوڕۆ بەرنامەکەمان نەبێ بەڵام ئەو بەرنامەکە زەبت کراوە ئەوڕۆ زەبت کراوە ئیسرائیل ئەوڕۆ هێرشی کردوتە سەر ئێران و بڕێک لە ناوچە عسکەریەکان و سەربازیەکانی پێکاوە ئەوە لە جواب لەگەڵ ئەو هێرشە موشکیە کە ئێران کردێتە سەر ئیسرائیل مەسلەی شەڕ وانە باسی ئەو ڕێ بەرنامەکەمان نییە بەڵام بۆ خۆی ئەو گۆڕانکاریانە و دێتە سەر لە ناوچەکاوە لەسەر ئێرانی شەگە بێتە سەر پێم خۆشە هەردوو بەڕێستان جواب بۆ پرسیارە بدەنەوە و کاک ئەنوەر تەبعاً سەرەیەتی پێم خۆشە بزانم ئایا چ تاثیرێکی لەسەر هەرێمی کوردستانە بێ ئایا هەرێمی کوردستان لە ئەگەری گۆڕانکاریەکانە ئەبێت چی بکات و چۆن بتوانێت ئەو هەلە بقۆزێتەوە کە خۆی بەهێز بکە زۆر کەمتر تاثیر لە وڵاتانی دەور و بەربگرێت و خۆی زیاتر بەهێز بکە چۆن دەتوانێت ئەو مۆزوع جێبەجێ بکات و بتوانێت بەهێزتر بێ کاکەن وەرفەرموو. کاک مەحیا بەنسبەت ئەم بابەتەوە وەکو جەناب شدوت زۆر گرنگە وەکو چاوەڕوانەکرا ئەم شەو شەوی ڕابردوو ئیسرائیل هێرش کردوتە سەر کۆمەڵێک لە بنکە سەربازیەکانی ئێران لە تاران و ئیلام و خوزستان وانە و بۆ خۆی هێرشەکە دەرەنجامی ئەو هێرشانەیە کە ئیسرائیل ئەیکاتە سەر
چێ نوێنەرەکانی کۆماری ئیسلامی ئێران و بە نزیکبوونەوە لە کۆتایی پیاتنیان چ بە پاشەکشەی گەورە بە حەماس و بە کوشتنی ڕابەرانیان و بە پاشەکشەی گەورە بە حیزب الله لە باشووری لوبنان و کوشتنی ڕابەرانیان و جاروبار هێرشکردنە سەر حوسیەکانیش و لە هەمان کاتا ئێستا هاتۆتە سەر ئەسلی بابەتەکە کۆماری ئیسلامی ئێران تاثیری لەسەر هەرێمی کوردستان چێ بێکاکەن بێگومان کۆماری ئیسلامی ئێران هەژمون و کاریگەری گەورەی هەیە لەسەر هەرێمی کوردستان و بە تایبەتی تر لەسەر زۆنی سەوز و لە عێراق و ناوەڕاستی عێراق و بەغا و هەر ڕووداوێک کە کاریگەری لەسەر ئێرانە بێ نێگەتیڤ بێگومان کاریگەری ڕاستەخۆ لەسەر هەرێمی کوردستانیش هەبێ وەی جەنابی شودودت ڕاستە و پێویستی بەوەیە یعنی ئێستا دیقەت بین تورکیا خەریکە هەنگاوێکی ئاقلانانێ لە کاتێکا ناوچەکە گڕی گرتووە کێشە و گرفتی گەورە هەیە و مەترسی لەسەر خۆی بینێ دێ بانگ لە پرۆسەی ئاشتیەکە لەگەڵ هێزێکی وەکو پارتی کرێکارانی کوردستان کەچی کۆماری ئیسلامی ئێران بە پێچەوانەوە پشتیوانی لەو هێزانە کاکە بێزراون لە کۆمەلگای نێودەوڵەتی لە جیاتیەوەی بانگوازیەوە بکە لەگەڵ کۆمەڵە و دیموکرات دانیشێ دانووسان کە لەو هەلوو مەرجەیە بۆ خۆڕێخستنەوەی بۆ چاکردنەوەی بارودۆخی سیاسی و ئابووری کۆمەڵایەتی خۆی ئەوە ناکە بۆیە بە نەزەری من ئەو هێرشانەی ئیسرائیل هەرچەندە لەژێر فشاری ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا فشارێکی محەدەد بووە بەڵام ئەوە مانای ئەوەیە کە قسەی خۆیەکە و بە مەرج هێرشەکانی محەدەد کردوتەوە بەوەی کابێ ئەو دەست و پەیوەندانەی کۆماری ئیسلامی ئێران لەو ناوچەیە بە تەواوی کۆتوبەند بکرن و بە تەواوی پاشەکشەیان پێ بکرێ و مەرجەکانیشی جێبەجێ بکرێ و ئەو بەمانای کۆتایی هاتنی فشارەکان و هێرشەکانی ئیسرائیل نییە بەهەرحاڵ هەر ڕووداوێک لەم منتقەیەکان مەحێڕووەدا بە شەڕەکانی ئیسرائیل لە جنوبی لوبنان و فەلەستین و ئەم هێرشانەی بۆ سەر ئێران و بۆ پرۆسەی ئاشتیکە لە تورکیا دەست پێەکە و پەلاماردانی ئیسرائیل بۆ سەر هێزەکانی هەشتی شابی هەمویان ڕاستەخۆ کاریگەری لەسەر هەرێمی کوردستان هەیە هیوادارم مەسەلەن دەسەڵاتی سیاسی هێز سیاسیەکان لە کوردستان ئەوە بزانن کە کاریگەری ڕاستەوخۆ هەیە و بتوانن باش سوودی لێوەگرن.